گشتمان پێویستمان بە ڕۆژانەی ئەم ئیشکردنە ماگانە کە موچەکەمان وەرەگرین گشتی ساحب ماڵ و مناڵە چەند کەسێکمان نەبیە کەوا زەختی زۆری لەسەنێ ئتر ما باقی ئتر کرێچیتیایە نەخۆشی مناڵی نەخۆشی هەیە ئتر ژیانێکی ئەمەی کە ئەم ئیشاکە هاتوو بە پارێکی کەم لەم ئیشە پێویستێتی بۆیە هاتوو ئەم ئیشاکە اینجا ئێمەش کە ئیشەکەمان ڕاگردووە لەبەر ئەوەیە کەوا بۆی زەخت لە کۆمپانیای زەختی خۆی بکە کەوا لە حکومەت ئەمەی کەم تەرخەمە لێرەیە حکومەتە بە دەرەجەیەک حکومەتە چونکی ئەم ئیشی حکومەتە دراوتە کەتی تایبەت ئەوە چەند ئەم جەماعەتە کۆبوونەتەوە 2 مانگە 3 مانگە کریا وەرنەگرتووە هەیە مناڵی نەخۆشیە هەیە خاوەن ماڵ مناڵەیە کرێ خانووە هەیە بەڕاستی خەڵکەکەش غیرەتیەوەی نەماوە هەمووی داوای مافی خۆی ناکە گشتی لە ماڵەوە تا 2 ڕۆژە کۆبەتەوە بەڕاستی ئەمەوە ناڕوا بەڕێوە شار زبڵ خواردی وەڵا وەزع باش نییە هەمووی خراپەوە ئەمووی لە ئەختیارتی یا من لەوەی زەختی زیاتم لەسەر نەبێ بەڵام هەیە کرێکی هەیە مناڵی نەخۆشی ژن و ماڵ و مناڵی هەیە ئەمە بۆیە بوونەوەدنی معاشەکەمان وەرگرین وا 3 مانگە معاشمان وەرنەگە خۆم لە کرێکیم خاوەن 2 مناڵم تا زە معاشم وەرنەوە شەر بووە گەنێکێت ئەوە مای در ڕەمەزان وا ڕەمەزان هێزە تا بۆن و بەلای شارە زبڵ خواردی شارێ خوا زبڵ ئەو دەزەوە کەرگومان لێ دەرناشکردنەوە وە دەسە کەرو گاڵتی بۆ ئێمە کەرو گاڵتە بۆ ئێمە داواکەرمە معاشەکەمان بەجێبەجێ بدەنێ و ئیشەکەی وەک جاران